إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونستهديه ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له، وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدا عبده ورسوله. يا أيها الذين آمنوا اتقوا الله حق تقاته ولا تموتن إلا وأنتم مسلمون. أما بعد، فإن أصدق الكلام كتاب الله، وخير الهدي هدي محمد صلى الله عليه وسلم، وشر الأمور محدثاتها، وكل محدثة بدعة، وكل بدعة ضلالة، وكل ضلالة في النار. برایانی بەڕێز و خۆشەویستم، خوشکانی بەڕێز، یەکێک لە بەزەیی و فەزڵەکانی خودای پەروەردگار بەسەر بەندەکانیەوە ئەوەیە کە کاتانێکی بۆ دیاری کردووە تاوەکو زیاتر و زیاتر گوێڕایەڵی و تاعەتی خوای پەروەردگار ئەنجام بدەن و کردداری چاکە بۆ خۆیان کۆ بکەنەوە. بەختەوەر ئەو کەسەیەکەوە ئەو هەلانە بقۆزێتەوە، نەیە لێ لە دەستی دەربچێ، وەکو کاتەکانی تر بەسەریا تێپەڕ نەکا. جا لەو کات و مەوسمە پیرۆزانە کە خوای پەروەردگار فەزلی ڕشتووە بەسەرمانە و بۆمانی دیاری کردووە، دەی ذیلحیجەیە، واتە دەڕۆژی یەکەمی مانگی ذیلحیجە، مانگی حاجیان، کە بە کوردی خۆمان پێی ئەوترێن نۆمینەی حاجیان، کە لە ئەمڕۆوە دەستی پێ کردووە بە فەزلی خوای پەروەردگار تاوەکو ڕۆژی جەژن و ڕۆژی جەژنیش ئەگرێتەوە. حەقە ئینسانی مسلمان ئیسفادەی لێ بکە لەبەر ئەو فەزڵانەی کە لەم دەڕۆژەیە هەیە، کە بریتین لەوەی خوای پەروەردگار لە قورئانی پیرۆزە سوێندی پێ خواردووە. والفجر وليال عشر. جمهوری مفسرین لە خەلەف و لە سەلەف لەسەر ئەوەن کەوا ئەو دەیەی کە خوای پەروەردگار لە سوورەتی فەجرا سوێنی پێ خواردووە بریتین لە دەی ذیلحیجە، و خوای پەروەردگار گەورەیە و سوێن ناخوا ئیلا بەشتی گەورە نەبێ. لەبەر پیرۆزی و گەورەیی ئەو دەڕۆژە خوای پەروەردگار سوێنی پێ خواردووە. هەروەها خۆشەویستەکانم، خوای تەعالا لە قورئانی پیرۆزە لە سوورەتی حەجە ئەفەرمێ ويذكر اسم الله في أيام معلومات. زانایان من أفرمن أو أيام معلومات بريتين لا دروجي يكمي مانجي ذي الحجة. لمانجي لدروجي يكمي مانجي ذي الحجة روجي كتايا كبي أو تري روجي عرفة، روجي نويميتي، يكيك لبيروسترين روجاني خواي پروردگار تايا حجي قورة أنجام أدري. هر کسی آماده او روجه ببی لعرفات او حجکی قبوله، هر کسی آماده نبی حجکی قبول نیه. روجه که خوای تعالی لگناحکانی بنی آدم خوش هبی، روجه که خوای تعالی هزارها و بلکو بلی ملیونها خلق لآگری جهنم آزاد اکا. اگر در روجی ذی الحجه تنها روجی عرفی تیابوها بس بو فضلکی او ده پیروزه. هەروەها لەو دەڕۆژە ڕۆژێک هەیە کە پێی ئەوترێ یەوم النەحر، ئاخر ڕۆژی دەکەیە، ئاخر ڕۆژێتی کە پێی ئەوترێ ڕۆژی قوربانی، ڕۆژی جەژنی قوربان کە ئێمە پێی ئەڵێین. پێغەمبەری خوا ئەفەرمێ صلی الله عليه وسلم أعظم الأيام عند الله يوم النحر. لە گەورەترین ڕۆژان لە لای خوای پەروەردگار ڕۆژی نەحرە. هەروەها لەو دەڕۆژەیە خۆشەویستەکانم گەورەترین عیبادەتەکان کۆ ئەبنەوە کە لە کاتەکانی ترا کۆ نەبوونەتەوە. نوێژ، ڕۆژوو، حەج، حتا لە ڕەمەزانە حەجی تیا کۆ نەبووەتەوە. تەماشاک، نوێژ، ڕۆژوو، حەج، سەدەقە، خێرکردن لە هەمووی لەوەیە کۆ ئەبێتەوە، بۆیە لە گەورەترین ڕۆژانی خوای پەروەردگارن. فضلی کارکردن لەو دەڕۆژە پێغەمبەری خۆشەویستمان ئەفەرمێ صلی الله عليه وسلم لە حەدیثێکا کە ئیبن عەباس لە پێغەمبەری خواوە ئەیگەڕێتەوە، خوا لە خۆی و باوکی ڕازی بێ ئەفەرمێ ما من أيام العمل فيه أحب إلى الله من هذه الأيام.
ئەفەرمێ هیچ ڕۆژانێک نییە کارکردن ئەوەنە لای خوا خۆشەویست بێ و ئەوەنە گەورە بێ وەکو ئەم دەڕۆژە. وتیان ئەی پێغەمبەری خوا تەنانەت جیهاد لە پێناوی خوا کە یعنی گەورەترین ئیشە بەڕاستی، یعنی هیچ کارێک ئەوەی جیهاد گەورە نییە ئەگەر لە یەکی بدەیتەوە، لەبەرەوەی ئەو ئینسانە ڕوحی و ماڵی و هەموو شتێک کاتە قوربانی خوای پەروەردگار. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی ولا الجهاد في سبيل الله إلا رجل خرج بنفسه وماله ثم لم يرجع من ذلك بشيء. فەرمووی تەنانەت جیهادکردن لە پێناوی خوش ئەوەنەی عملکردن لەو دەڕۆژە گەورە نییە ئیلا مەگەر کەسێ دەرچوو بێ بۆ جیهاد ئیتر بە ماڵی و بە نەفسیەوە نەگەڕێتەوە مەگەر ئەو کارە نەبێ، ئەگینا هیچ کارێک ئەوەنەی کارکردن لەو دەڕۆژە گەورە نییە. ئەبوو عوثمانی نەهدی ڕەحمەتی خوای لێ بێ ئەفەرمێ كانوا يعني السلف يعني بيشيناني أمتي إسلام كانوا يعظمون 3 عشرات. أفرمي أمتي بيشيناني أمتي إسلام سيد ديان لا قوربوا يعني لصالك سيد الروج هبوا لا ينقوربوا دروجي أخيري مانجي رمضان دروجي أولي مانجي ذي الحجة دروجي أولي مانجي محرم لو كاراني كلم مانجيا يعني لم دروجيا عفوا زور قوريا لو كارانا بريتين لشي بريتين لحج وعمرة كردن. بيغمر إخوة فرمي صلى الله عليه وسلم العمرة إلى العمرة كفارة لما بينهما والحج المبرور ليس له جزاء إلا الجنة. أفرمي عمرة كردن بو عمرة كردن أبيت معي كفارتي جناحكاني نيوانيان وحجك أجر لبيناوي إخوايا خالص بكري شتي أيلا أولاي تياتي كل نبي بوريا نبي بباري حرام نبي لوي إنسان جناح نكا وكاري خراب نكا با پاداشتەکەی تەنها بەهەشتە هیچ پاداشتێکی نییە ئیلا بەهەشت نەبێ بۆیە حەج زۆر گەورەیە. ڕۆژوگرتن لەم دە ڕۆژە ئینسان هەوڵ بدات تەمعان ڕۆژی ئەخیری ڕۆژوی تیا ناگیرێ بەس نۆکە ڕۆژی تیاگیرێ زۆر گەورەیە ڕۆژوگرتن تایە. یەک ڕۆژ ڕۆژوگرتن پێغەمبەری خوا ئەفەرمێ صلی الله علیه وسلم ئینسان 7 پاییز لە ئاگری جەهەنەم دوورە بێتەوە بۆیە حەقە لە دەستی نەدەی. ئیمامی نەوەوی ئەفەرمێ ڕۆژوگرتن لەم نۆ ڕۆژە زور مستحب أفرمي صيامها مستحب استحبابا شديدا. روجو نيوش كردن إنسان هول بدا لم در روجا حول بدا همون نيوجا كاني لمزقود بكا وبجماعات أنجامي بدا ونيوجي سنتي زور بكا وأقر بوي كرا وخواي پروردگار آساني کرد نيوجي شو نيوجي أنجام بدا. بيغمري خوشويس مال أفرمي صلى الله عليه وسلم بردوام عبدكم ليم نزيك أبيتوا بچي بنيوجه سنتكان بكاره سنتكان وكاره زياده كان لسر فرزكان حتى واي بيتي خوشم اوي هر کسی کش خوا خوشي به براسي خوشبختي بو او كسي الله اكبر سبحان الله كردن الحمد لله كردن لا اله الا الله همو ذكر كان صلوات لسر پیغمبري خوشوي اسمان صلى الله عليه وسلم. براينا جو بقرن لم حديثي بخاري خوالي الرازي بيك أمر أم سنة بالراسي لنا وأمتي إسلاما نما ونا زور كموبوتوا. أفرمي كان ابن عمر وأبو هريرة رضي الله عنهما يخرجان إلى السوق في أيام العشر يكبران ويكبر الناس بتكبيرهما. أفرمي لم در رجاء ابن عمر وأبو هريرة در أتشون بناو بازارة الله أكبر يا نكرت يعني الله أكبر كردني جشن هر لأمره سنته هر لأمره سنته. طبعا أم سنته أنا همي مريان راون ولا ناو أمتي إسلاما نماوة. أفرميه الروشنا ناو بازار الله أكبر أنا كرت وخلقش لقال أنا الله أكبر يأكرت. وأفرميه وكان بخاري أفرميه وكان عمر خويل الرازي يكبر في قبته بمنى. عمر لقبكية ولا ميناء لكاتي حاجة تكبيرات يكد فيسمعه أهل المسجد فيكبرون يعني الله أكبر يكد أهل مسجود كتشندورة جوان لتكبيرات عمر أبو حموي لقل عمر الله أكبر ينكر. ويكبر أهل الأسواق وخلق بازار همي تكبيرات يكد حتى ترتج منا تكبيرا حتى منا هات لرزين لله أكبر أوانا. وكان ابن عمر خويل الرازي يكبر بمنى تلك الأيام وخلف الصلوات لمنايا أو روجانا هرد الروجي الله أكبر يكرد ولا باش نيوجا كان الله أكبر يكرد وحتى لسر جاي خوتنشي الله أكبر يكرد تا خوي لي يكود
وفي فسطاته ومجلسه وممشاه تلك الأيام جميعا حتى لناو چادرەکەیە حتى لە دانشتنەکانیە حتى لە ڕێکردنیا بەردەوام الله ئەکبەر یەکرد. ئەم سونەتە نەمردووە، والله مردووە بەڕێزان. پێویستی بە زیندووکردنەوە هەیە. با بزان هەندێک شعائر هەیە لە ئیسلامە زیندوو بکرێتەوە، دین زیندوو ئەکرێتەوە، بەس هەندێک شعائر هەیە ئەگەر بمرێنرێ دین ئەمرێنرێ. نابینی خەڵکانێک زۆر پێیان پێی بێتاقەتە بن کاتێ بان الله ئەکبەر لە سەماعەکان وەکرێ، هەرچی هەوڵیان هەیە ئەیدەن بۆ ئەوەی الله ئەکبەر بە سەماع نەکرێ، چونکە ئەوە شعاری ئیسلامە. ئەو الله ئەکبەرەیە دین زیندوو ئەکاتەوە. علامەی زیندوێتی دینە لە ناو خەڵکە، نیشانەی زیندوێتی دینە لە ناو خەڵکە. هەر دێیەک الله ئەکبەر و بانگی تیان نەدرێ ئەوە بزان ئەو دێیە مردووە و شەیتان زاڵ بووە بەسەریە. شعائرەکان و دروشمەکانی ئیسلام گرنگە ئێمە زیندوی بکەینەوە و نەیەلین بفەوتێ و بمرێ. خێرکردن خۆشەویستەکانم بەڕاستی لەم ڕۆژانە خێرکردن زۆر جیاوازە لە ڕۆژەکانی تر و هەندێک کردەوەی تریش هەیە هەروە بەسەریعی خەمە بیرتان بۆ ئەوەی هەوڵ بدەن لەم دە ڕۆژە لە دەستی خۆتانی مەدەن ئینشاء الله تعالى. قورئان خوێندن و فێرکردنی خەڵکی فێرکردنیش لەسەر قورئان ئەمە لە کارە زۆر گەورەکانە. ئەستەغفر الله کردن، بەجێهێنانی سڵەی خزمایەتی، سەلام بڵاوکردنەوە لە ناو خەڵکا و ناندان بە خەڵک. خۆشەویستەکانم من حەزەکەم شتێک عەرزتان بکەم. مەرج نییە ئینسانێ بتوانێت ئەم هەموو کارانە کە ئێستا هەندێکی تریشی باسەکەم بە یەکەوە گشتی ئەنجام بدە. سەحابەی وا هەبوو هەتا لە ناو سەلەفە، لە ناو سەحابەیە، لە ناو تابعینە، لە ناو تابعی تابعینە، ئەو جیلە پاکانە کە پێغەمبەر صلی الله علیه وسلم شایەتی حەقی بۆیان داوە، شایەتی ڕاستێتی و چاکێتی بۆیان داوە، ئەوانیش هەموویان نەیانتوانی ئەم عیبادەتانە هەمووی بەیەکۆ بکەن. سەحابەی وا بووە هیوایەتی لەگەڵ ڕۆژوگرتنا بووە، زۆر ڕۆژی گرتووە. سەحابەی وا بووە ڕۆژووی بگرتایە ئیتر نوێژیشی پێ نەوەکریا، نوێژە سونەتەکانیشی پێ ناکرێ. عەبدوڵڵای کوڕی عەمری کوڕی عاص بەس هیوایەتی ئەو بۆ ڕۆژوو بگرێ. هەموو پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بە زۆر قەناعەتی پێ کردووە کە ڕۆژ نە ڕۆژێ بگرێ، هەموو ساڵەکە. ئەنا ئەیوت هەموو ساڵەکە ئەگرم هەموو ڕۆژەکانی. بەڵام عەبدوڵڵای کوڕی عەباس ئەفەرمێ من ڕۆژووی سونەت بگرم نوێژی سونەتیشم پێ ناکرێ، یعنی بەرگەی نەگرتووە. یعنی زیاتر حەزی کردووە لە قورئان خوێندن، لە دەرزدانەوەی قورئان، لە فێرکردنی خەڵکی. ئێوەیش هەریەکی ئەمانەی کە باسیەکەم بزانم چی زیاتر لەگەڵتانە ئەگونجێ، چی زیاتر لەگەڵ تۆیە ئەگونجێ و حەزی زیاتر لێ ئەەکەیت و ئەتوانی زیاتر ئەنجامی بدەیت، ئەوە زۆرتر بکە. عەرزم کردن قورئان خوێندن، ئەستەغفر الله کردن، هەیە زکرەکە ئەتوانێت لە ڕۆژێکا 10,000 زکر بکە، بەس هەیە ناتوانێ، بەس لە دوای نوێژەکان و لە هەندێک کاتی تر ئەتوانێت زکر بکە. هەیە هیوایەتی ئەوەیە بەس سەردانی خزم و دۆست بکە، بەڵام هەیەشە ناتوانێت ئەوە بکە، ئەتوانێت کارێکی تر بکە. چاکردنی نێوانی دوو مسلمان یا دوو عەشرەت یان دوو عایلە، ئەمر بە چاکەکردن نەهی لە خراپەکردن، ئەمانە لە دەست خۆتان دەرمەکەن، هەر کامەی ئەتوانن ئەوە بکەن لەم دە ڕۆژە بە تایبەتی. زوانگرتن، شەهوەتگرتنەوە لە حرام، زوانگرتن لە حرام، ئەخۆ ئەمیش کارێکی زۆر پیرۆزە. یعنی ئەگەر ئینسان بتوانێت غەیبەت نەکا کارێ زۆر گەورەی کردووە، ئینسان بتوانێت قسە بە خەڵک نەکا کارێ زۆر گەورەی کردووە. چاکەکردن بەرامبەر بە دراوسێ، یعنی لەم دە ڕۆژە هەوڵ بدەنیە ئەوەی پێت ئەکرێ لە چاکەکردن بۆ دراوسەکانت بیکە. لادانی بەرد و ئازار و خراپە لەسەر ڕێگای خەڵکی، مەسروفکردنی زیاتر و هەوڵدانی زیاتر بۆ ئەوەی ماڵ و مناڵی خۆت ڕازیکەی. ئەم کارە کارێکی زۆر پیرۆزە. هەنێ مسلمانان هەیە بۆ خەڵک باشن، بەس بۆ مناڵ و ماڵ و ژنی خۆیان زۆر خراپن. تۆ هەوڵ بدە لەوانە بە کە چاکە بن. کەفالەتکردنی یەتیم، بتوانی خواردن و نان و کەلوپەلی جەژن بۆ ماڵێکی یەتیم بکەیت. سەردانی نەخۆش، جێبەجێکردنی کەم و کورتیەکانی برایەکی مسلمانێک محتاجە یان احتیاجیەکی هەیە، هەر احتیاجیەک تۆ یارمەتی بدەی و هاوکاری بکەیت. سڵاوات لەسەر پێغەمبەر صلی الله علیه وسلم. ئازار نەدانی مسلمانان، تۆ لەو کەسانە بە کە ئازاری مسلمان نادەی، بالعکس دڵیشی خۆشەکەی. دوعاکردن هەر هیچت پێ ناکرێ، گشت نوێژێ یان گشت شەو نوێژیەک یان گشت دوای قورئان خوێندنیەک یان هەر کاتێ بۆت کریا، دەست بەرزۆکە و دوعا بۆ برایەکی مسلمانت بکە. دانشە دانە ناوێن بێنە،
بۆ براو خوشکە مسلمانەکانت ئەوە یەک چاکەیەکی بۆت کردوێ لە ژیانتە بۆ باپیرانت بۆ داپیرانت بۆ باوکت بۆ دایکت بۆ کەس و کارەکەت بۆ ئەو کەسی چاکەیەکی بۆت کردوێ ئەوەش کارێکی زۆر گەورەیە بەڕاستی مانەوە زۆر لە مزگەوتە تۆ توانای زۆر شتت نییە بەس ئەتوانی زۆر لە مزگەوتا بمێنیتەوە زکر بکەیت بەزەی هاتنەوە بە لاوازەکانە خەڵک ڕێگا بە خەڵک پیشاندان مسلمانە دی ئەڵێ کاکە توخوا زەحمەت نەبێت دائیرەی فڵان ها لەکوێیە لەبەر خاتری خوا دەستی بگرە و لەگەڵ بچۆ تا سەر کۆڵانەکە و لەوێ پێی پیشاندە و بڵێ ئالێەوە ئەچی و ئاوە خۆمە کارێکی زۆر گەورەیە بەڕاستی ئێمە بەکەم ێزانین بەس لای خوا زۆر گەورەیە ئەم کارانە هیچ نەبێ لەم دەڕۆژە هەوڵ بدە غەل و غەش و قین و بغزی دڵت دەربکە بەرامبەر بە مسلمانە لەو کەسانە بکە قرار بدەی بڵێ کاکە خوایە ئەوە من لەم دەقەوە ئیتر تەواو گردنی هەموو مسلمانان ئازاد بێ ئیتر ئەبێ لەم دەقەوە من قین بەرامبەر بە هیچ مسلمانی هەڵ نەگرم خۆ ئەمە شتێکی زۆر گەورەیە ئەمەیە کە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم شایەتی بە کابرادا هاتە ناو مزگەوتەوە سێ ڕۆژ لە دوای یەکتری فەرمووی پێغەمبەری خوا فەرمووی چاوەڕوان بن ئێستا پیاوێک دێتە ناو مزگەوتەوە ئەهلی مزگەوت ئەهلی بەهەشت سەحابە هەمووی تەماشای دەرگاکەیان کرد زەلامی هاتە ناوە نعلەکانی دەستنوێژی گرتووە و نعلەکانی خستۆتە بن باڵی هاتە ناو مزگەوتەوە عجایبیان هات ئەمە نە ئەبوو بەکرە نە عومەرە نە عوسمانە نە عەلیە نە زوبەیرە نە تەڵحەیە نە سەعدی بن ئەبی وەقاسە نە ئەبوو عوبەیدەیە ئەمانە نییە ئەمە پیاوێکە کەسە نایناسێ بەڵام ئەهلی بەهەشتە ڕۆژی داهاتوو هەر بە هەمان شێوە بینیان نەفس کابرا بوو پێغەمبەر وای فەرموو هەر ئەو کابرایە هاتە ژوورەوە ڕۆژی سێم بینیان پێغەمبەر وای فەرموو هەر نەفس کابرا هاتە ژوورەوە ئەوە بوو سەحابەیەک شوێنی کەوت و ڕۆیشت سێ ڕۆژ لە ماڵیانە مایەوە تا بزانم ئەم کابرا چیەکەوە ئەهلی بەهەشتە سەیری کردە کابرایە وەک ئەوان دێ بۆ نوێژی جەماعەت و یعنی کەسێکە وەک ئەوانە هەر وەک ئەوانە شتێکی زیاتر ناکە فەرمووی باشە تۆ چیەکەی وا پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم سێ ڕۆژ لەسەر یەک فەرمووی ئێستا کەسێ دێتە ژوورەوە ئەهلی بەهەشتە تۆ هەر وەک ئێمەی هەر وەک ئێمە نوێژەکەی هەر وەک ئێمە عیبادەتەکەی هەر وەک ئێمە زکرەکەی تۆ چیت زیاترە لە ئێمە فەرمووی والله هەر ئەمەیە کە ئەیبینی دوای ئەوە کە کەوتە ڕێ سەحابەکە فەرمووی یەک دقە بەرکردەوە بەری کردەوە فەرمووی بەڵام یەک شتێکەیە من کە ئەچوومە سەرسەرین پێش ئەوەی بخەوم گردنی هەموو مسلمانان ئازادەکە هیچ لە دڵی خۆمان نایڵم بەرامبەر بە هیچ مسلمانێ فەرمووی والله ئەمەیە تۆ توانیتە پێش ئێمە بکەوی ناتوانین لەوە بین ئەتوانین بەس هیمەتی گەرەکە غیرەتی گەرەکە دەی هیچ نەبێ با لەو کەسەبی لەو جۆرە کەسانەبی یا ڕەبی خوایە بخاتن ناو جوانەکانی خۆ ڕەحمان پێ بکە هیدایەتمان بدە نوری ئیمان خڕە دڵەکانمانەوە دامەزرامان بکە لەسەر دیندارێتی لەسەر ئیسلامەتی یا ڕەبی لەو کەسانە بین کەوا هەلی عیبادەت لە دەست نەدەین یا ڕەبی لەو کەسانە بین کەوا ئەم ڕۆژە پیرۆزانە لە دەست نەدەین یا ڕەبی خوایە لەو کەسانە بین کە یارمەتیمان بدەین بتوانین ئەم ڕۆژە عیبادەتی باشی تێ ئەنجام بدەین ڕۆژ و نوێژ ئەوەی کە تۆ پێت خۆشە تایە ئەنجامی بدەین یا ڕەبی خوایە ڕەحم بە دایک و باوک و برا و خوشکانمان بکەی یا ڕەبی خوایە ڕەحم بە مردوەکانمان بکەی شیفای نەخۆشی مسلمانان بدەی یا ڕەبی خوایە ئەوەی کە احتیاجیەکی هەیە داوات لێ ئەەکەین بەم ڕۆژە مبارەکە یەکەم ڕۆژی مانگی ذی الحجە ڕۆژی جمعە یا ڕەبی خوایە داوات لێ ئەەکەین ئەو مسلمانێک کە احتیاجیەکی هەیە ئێمە لەم شوێنە داوات لێ ئەەکەین احتیاجەکانی جێبەجێ بکەین ڕاز و نیازەکانی بەجێبێنی خێری دین و دنیای تێ بخەی بۆی ئەوەی مناڵی نیایە مناڵی ساڵحی پێکەرم بکەی ئەوەی هاوسەری نیە هاوسەری باشی بەنسیب بکەی یا ڕەبی خوایە ئەوەی قەرزارەکانی بۆ جێبەجێ بکەیتەوە یا ڕەبی خوایە ئەم وڵاتەمان ئەمن و ئاسایشتیا بەرقرار بکەی کاربەدەستانی باشمان بەنسیب بکەی یا ڕەبی لە زاڵم و لەستەمکار بە دوورمان بگری یا ڕەبی هەر کەسێ ئەوێستەم لەم ملەتە بکە خوایە ڕوڕەشی بکەی یا ڕەبی هەر کەسێ ئەوێ حەقی ئەم ملەتە بخوا یا ڕەبی خوایە وای پێ بکەی بە دەردی خۆوە مەشغوڵی بکەی ئەم ملەتەی لەبیر ببیتەوە یا ڕەب العالەمین ئامین ئامین مسلمانانی بەڕێز و خۆشەویست پاش دە ڕۆژی تر جەژنە ئینشاء الله خواتە منمان درێژکا بمانگەیەنێتە جەژن لە ڕۆژی جەژنی قوربانەوە یەکەم ڕۆژ سنەتی قوربانی دەسی پێکە هەتا چوارەم ڕۆژی جەژن کە یەکێکە لە کارە زۆر گەورەکان و تارێک ئینشاء الله بۆ ئەمە تەخسیسەکەین بە ئیزنی خوای پەروەردگار بەڵام ئەوەی گرنگە من لێرە عەرزانی بکەم پێویستە ئەو قوربانیانەی کە دیاری ئەکەن ئەبێ قوربانیەکی شایستە بێ
کە زۆر جار مامۆسایان باسییان کردووە نەخۆش نەبێ کوێر نەبێ لەڕ نەبێ شەل نەبێ یعنی قوربانیەکی تۆ بۆ خوا شتێک ئەنجامە دەی تخوا براینە ئێستا گەر ئەمڕۆ میوانێکت بێ باشترین شتی بۆ ناکەی هەوڵەدەی دڵی خۆشکەی ئەوەی لە تواناتە بێ بۆ یەکەی دەی تۆ ئەبی بە میوانی خوای پەروەردگار ئەڕۆیتە خزمەتی خوای پەروەردگار حەز ناکەی باشترین شت ئەنجام بدەی بۆ خوای پەروەردگار قوربانیەکی باش ئەگەر بۆتان کرا طبعا لەلای هەندێک لە زانایان وەکو ئیمامی ئەبوو حەنیفە ئەڵێ هەر کەسێ هەی بێ فەرزە لەسەری هەموو ساڵێ بیکە هەموو ساڵێک شەکێ بۆ خۆی و بۆ ماڵ و مناڵەکەی بکە یعنی یەک شەک کافیە بۆ خۆت و بۆ ماڵ و مناڵەکەت ئیمامی شافعی فەرمێ سونەتێکی زۆر زۆر مؤەکەدەیە ئیتر هەر کامەیتان پێ ئەکرێت تواناتان هەبێ بیکەن باش ئەگەر ئینسان بۆی ئەکرێ قوربانی بکە بەڵام ئەگەر نیەتی قوربانیتان هێنا هەر لە ئەمڕۆوە هەوڵ بدەن لە تووکی یانتان مەگرن لە نینۆکتان مەگرن هەر لە ئەمڕۆوە کە نیەتان هێنا ئەوە سنەتی پێغەمبەرە صلی الله علیه وسلم حەدیثێکمان هەیە ئیمامی مسلم ئەیگێڕێتەوە لەو بارەیەوە کە ئەفەرمێ هەر کەسێ ویستی قوربانی بکە با لە نینۆک و لە تووشی گیانی نەگرێ ئەم حەدیثە هەندێک لە زانایان ئەفەرمن واجبە یعنی واجبە کە ئینسان نەیگرێ هەندێک لە زانایانش ئەفەرمن سنەتە هەندێکیش ئەفەرمن نە سنەتە و نەواجبیشە بەس ئێمە با دائیمەن شتەکان بە شێوەیە وەربگرین يعني أما سنتي پیغمبر صلى الله عليه وسلم باب آساني وري نقري على بلين كل داي مشكلة نية هر كسي أجر بين كريا أو لا حول ولا قوة إلا بالله قربانك يبكوا ناچار ولا توشي بقريان لنيو كي بقري وحالتي كي تايبته بس أوي بي أكريبا لنيو كي نقري ولا توشي نقري لبر أوي سنتي پیغمبر صلى الله عليه وسلم ريبازي پیغمبري خواه صلى الله عليه وسلم جاء إن شاء الله بدل كي باك وبنيتي كي باك وقربان كانتان آماده بكن إن شاء الله خواهي پروردگارش رحمك أول شيء كنيتي قرباني نبوع مثلا آخر روج نيتك أهيني يا لواني للروجكاني ججنا نيت بيني يا لواني لهر روجك لم روجاني نيت بيني لو روجو ترتوك لجياني نقري لو كاتوك نيتك أهيني بريالة دا قرباني بك خواهي تعالى إن شاء الله طاعة عبادت لها ملاك ما قبول بك